سڵاوتان لێ بێ تەندروستیتان باش خۆشحاڵم لە ئێوارێکی دیکەی سلێمانی پرۆگرامێکی دیکەتان پێشکەش دەکەم و هەروەها باس و بابەتێکی تەندروستی پەیوەست و گرنگ بۆ هەمومان لە تەندروستی هەمووان. لە پرۆگرامی ئەم ئێوارەیەمان بابەتێکی تایبەت باز دەکەین لەگەڵ دکتۆرێکی بەڕێز کە بەسپاسەوە لەگەڵ دکتۆر ئاری مەجید بەڕێزیان کە پزیشکی ڕاوێژکار لە بواری نەشتەرگەری گشتی و جوانکاری و بە پێ پسپۆڕێکەشیان کە تایبەت زۆر بابەتی بەرفراوان دەگرێتەوە بۆ قسەکردن لەسەری، بەڵام تایبەت حەز دەکەین قسە بکەین لەسەر نەخۆشیەکانی پێوەست بە ڕیخۆڵە و گەدە بۆ ئەوەی کە بابەتەکەمان کورتکراوەتر بێ و کۆکراوەتر بێ و لەگەڵ جەنابی بەڕێزیانە هەندێک پرسیار بکەین بۆ هیوایام لە پرسیارە گرنگەکانی لای بینەر و بیسەرە خۆشەویستەکانی پرۆگرامەکەمان بێ. دکتۆر زۆر خۆشحاڵم دەتان بینم بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ بەڕێزتان، ماندوو نەبن، تەمەند درێژ بن، لەشتان ساغ بێت. لەگەڵەوە دکتۆر حەز دەکەم لەوە دەست پێ بکەم کە دیارترین ئەو نەخۆشیانەی کە پێیوەستن یاخود پەیوەندیان بە گەدە و ڕێخۆڵەکانەوە هەیە. یەکەم جار سەبارەت بە گەدە دەمەوێت پرسیارەکانی خۆمە ئاراستە بکەم بۆی جیایەکەینەوە، دواتریش لەسەر ڕێخۆڵەکان هەندێک پرسیاری دیکەم هەیە. یەکەم پرسیار ئەو نەخۆشیانەی گەدە کە زۆر باون بەڕێستان وەکو ڕاوێژکارێک وەکو چارەخواست کە سەردانتان دەکەن زیاتر لە ناوچەکەی ئێمە چین ئەو نەخۆشیانی زۆر چارسەر داوا دەکرێت بۆی و هەروەها لە ڕووی نەشتەرگەری بێ لە ڕووی ڕاوێژکردن بێ بە بەڕێستان بۆ گەدە. بەڵێ تاوان گەدە نەخۆشیە هەرەباوەکانی زۆرن، بەس ئێمە کورتیەکەینەوە نەخۆشە هەرەباوەکانی کە ئێستا حالیان بەربڵاوە حاڵەتێکی پێڵێن بەکتریای گەتەوە تا میکرۆبی گەتە. ئەمە حاڵەتێکی بەربڵاوە سەراحەتەن هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆ ئاوی پیس و لەگەڵ خواردنی پیس بەم بەکتریایە. نیشانەکانی بەڕاستی بێزارکەرن، ئیزعاجن لە هەرە نیشانە مهمەکانی با بڵێن بۆنی دەمە، ینی کە شتێکی بێزارکەرە بەڕاستیەوە شتێکی زۆر ئیزعاجە، قرقێنەیە، تشەڵۆکە لەگەڵ دابەزانی کێشە. زۆر نەخۆش هەیە کێشی لە پڕێکە زۆر دابەزێ، لامێ بیر لە شەکرە کاتەوە، لامێ بیر لە غودە کاتەوە، لامێ بیر لە خوانەخواستە نەخۆشی خراپ بکاتەوە. بەس کە فاسی بۆکەین وردەکاری بۆکەین بەکتریای گەدە دەرەچێت. جاروایان نەخۆشە 10 کیلۆ 15 کیلۆ کێشی دابەزیەوە لە مای مانگێکە لە ماوەی 2 مانگە. هەوا و غازاتی زۆر لە ناوسکە کە زۆر خەڵک و ئەزانێ پێڵێ قۆڵۆن. بەڵێ بەس قۆڵۆن نییە لە ئەسڵە، خۆی بەکتریای گەدەکەیە غازێک دروستەکە لە ناوسکە پێڵێن ئەمۆنیە. ئەمە غازە هەم گەدە ئاوسێنێ هەم سکە ئاوسێنێ بەردەوام ئەم نەخۆشە هەوا و غازات و ئاوسانی سکی هەیە. ینی زۆر خەڵکی عیلاجی قۆڵۆنی بۆ ئەنووسرێت ڕاستە، بەس سەبەبە ئەسڵیەکە بەکتریای گەدەکەیە. تۆ بەکتریای گەدەکە عیلاجکەی هەوا و غازاتەکەش نامێنێت. لەبەرەوە ئەم حاڵەتانی کە هەیە بەڕاستی بێزارکەرە. دەستنیشانکردنیشی زۆر ئاسانە لە ڕێگەی پشکنینی پیسایی یان فەسێکی پێڵێن فەسی فو و چارەسەرکردنیشی سەراحەتەن ئاسانە، بەڵام خەڵک زۆر لێ ئەترسێت، ینی کاڵێ بەکتریای گەدەم هەیە و توانە بێ بەشتی خراپ و ئەبێ بە سەرەتان و ئەبێ بەمە و ئەمە. قسەکەی ڕاستە، بەس نسبەتێکی زۆر کەم، ینی کەسیش نییە بەکتریای گەدە بێڵێت و چارەسەری نەکات ئەگەر هەیبێ. بۆ نمونە ئەمانە کە ئەم نسبەتە باسکەی هەر شتێکە هەر باس نەکرێ باشتریشانی بۆی خەڵک نەترسێ بەڕاستی نسبەتەکە زۆر کەمە. چارەسەرکردنیشی سەراحەتەن لە ڕێگەی دەرمانەوەیە و پارێزگاری کردنە. هەندێک خواردەم هەیە ئەبێ پارێزی لێ بکات. لە نەخۆشکای تری گەدەش کەمەی باس کرەمە هەرە باوەکەی برینی گەدەمان هەیە لەو چێ زۆر باسکرابێت قڕحەی گەدە خوا نەخواستەوە نەخۆشیە خراپەکان وەکو سەرەتاناتی گەدە. بەڵێ دەستەکانت خۆش بێت. تێگەیشتین لە بابەتە باوەکانی سەبارەت بە گەدە. حەز دەکەم باس لەو کردارانە یاخود لەو حاڵەتانەش بکەین کە لە ڕێخۆڵەکاندا ڕوودەدەن کە وەک بژڵین وەک جۆرێک لە کێشە و گرفتەکانی ڕێخۆڵن و ئەو نەخۆشیە باوانەی سەبارەت بە ڕێخۆڵەکان چین و هۆکاریان چێ لەوەی کە بەشێکی لە بەڕێزیش ئێستا ئەوەندەی کە باسێت کرد مەسەلەی کۆڵۆنکێکەکە لەو بابەتە باوانەی لە ناو خەڵکە باز دەکرێت و زۆر جار هەیە تەنانەت خەڵک بۆ خەڵک بەبێ ڕاوێژکاری پزیشک بێگێکێک بێگی کە دەڵێ دراوسێ
دراوسێ بە دراوسەکەی ترێڵێڵێ لاچی کۆلۆنە بێ پاقلەمەنیەکان مەخۆ ئەوە مەکە یاخود بابەتی غازات بە هەروەها کێشەی ڕەوانی و قەبزی لە لای منداڵان ئەمانە بابەتێکی ڕۆژانن کە هەبن بەتایبەت بۆ منداڵان یاخود کێشە و گرفتن و هەمویان پەیوەندیان بە ڕێخۆڵەکانەوە هەیە جارێکە بە نەخۆشەکانی ڕێخۆڵە دابشکەین تاوانێمە ڕێخۆڵی باریکەمان هەیە و لەگەڵ ڕێخۆڵە ئەستورەمان هەیە قەزەی قۆڵۆن کە خەڵک باسیەکە تاوان لە ڕێخۆڵی گەورەیە ڕێخۆڵە ئەستوری پێڵێن ڕێخۆڵە باریکە نەخۆشەکانی محەددن برینی ڕێخۆڵەمان هەیە هەوکردنی ڕێخۆڵەمان ئەمە هی باریکە بڵێن لەگەڵ گرێکانمان هەیە ئەمە بە واز لە ڕێخۆڵە باریکە بێنین بێنە سەر ڕێخۆڵە ئەستورە ئەم حاڵەتی کە خەڵک پێڵێ قۆڵۆن حاڵەتێکمان هەیە پێڵێن هەوکردنی قۆڵۆن زۆری فەرقە حاڵەتێکمان هەیە پێڵێن تەشەنوجی قۆڵۆن ئەمەی لە ناو خەڵکا باوە ینی هیچی جا ناکاتەوە بڕاستی هەوکردنی قۆڵۆن لەگەڵ تەشەنوجی قۆڵۆن جا ناکاتەوە تەشەنوجی قۆڵۆن ینی تەمەڵی ڕێخۆڵە حاڵەتێکە لە 65 خەڵک هەیەی و شتێکی ئاساییە ئەنی شتێک نی بڵین نەخۆشی ئەمە زیاتر باری دەرونیە علاقەی بە سترێسەوە هەیە علاقەی بە بیرکردنەوە هەیە ئەوانەی کە دائیمە قەلەقن حرەکەی ڕێخۆڵیان تێکەچێت هەوا و غازا دروستەکە و لەگەڵ قەبزی ئەمە چارەسەری ئاسانە لەگەڵ هەندێک پارێز بستەبەت قسەکەی تۆ پاقلەمنەکانە بێکەم کاتەوە بابەتی بەهارات و دا و دەرمانە بێکەم کاتەوە بیبەری تونە بێکەم کاتەوە لەگەڵ پیاس بۆ نمونە و چارەسەرەکەشی بەسیتە ینی دەرمانی پێدرێت بەس لە هەرە مهمەکانی با بڵێن دەرمانی هێورکەرەوەی بێت یابێ بۆی ئەم نەخۆشەی تەرەوەە بیرکردن و سترێس نەبێت حاڵەتێکی ترمان پێڵێن هەوکردنی قۆڵۆن هەوکردنی قۆڵۆن درێژخایانە نیشانەکانی فەرقی هەیە ڕاستە هەوا و غازاتی ئەبێت قەبزی ئەبێت لە پڕێکاوێ بە سکچوون سکچوونەکە مەسەلەن بێزارکەرە لیمانی پێوەیە کەفی پێوەیە جەراعەتی پێوەیە هەندێک جار خوێنی پێوەیە و خوێن بە پیسایەوە خەڵک زۆر لێ ترسێت شەرت نییە هەموو خوێنێک بە پیساییەوە شتی خراپە یەکسەر خەڵک بیرەکاتەوە لە شتی خراپ ئەکسەر حاڵەتێکی ترسناکە ئەکسەر بیل ئیتر معنویاتی ڕوخێتەوە نییە بیل لە شتی خراپەکاتەوە بەس یەکێک لە حاڵەتەکان هەوکردنی قۆڵۆنە ئەنی ئەم نەخۆشانە بەردەوام ئەبێ لەژێر چاودێریا بن و نازۆری قۆڵۆنی ئەبێ بۆ بکرێت چکم هەندێک جار ئەبێ بەبرین لە ڕێخۆڵە ئەستوریا بوو بەبرین ئەم نەخۆشە فترە هەر خوێندانێت لەبەرەوە نازۆری بۆکرێ و عیلاجی درێژخایانیشی ئەبێ هەبێت ئەمە درێژخایانە ئەویتریان درێژخایان ئەو فەرقەکەیان بەڵێ دەچەکانت خۆش بێ یەکێکی دیکە لە پرسیارە سەر مەبەستەکانمەوە بکە کۆڵۆن ئایەکێکە لەو نەخۆشیانی کە بەردەوام لەگەڵمان بژی و لەگەڵ تەمەەن بێ واتە جیاوازیانێ مەرجنیە هەموو قۆڵۆنێکە درێژخایەت بێت پرسیار بە دوای ئەوە گەر هەر بڵین بە تەسەسولیش پێی نەخوارەوە لە شێوەی ئەندامی کۆدامی هەرچی مرۆڤدا سەبارەت بە گەدەبەڕێخۆڵەکان زانیمان کێشێکی دیکەی لەناو خەڵکا کە باوەوە هەروەها تێڕوانین و تێگەیشتنیش زۆر وازەح نییە بۆیان ئەویش بابەتی کۆم کە خوێنی کۆم هەبێ قلیشانی کۆم هەبێ یاخود مایەسیری ئەم شتانە پێم وابێت جیاوازیان هەیە لە ڕووی پزیشکیەوە ئێوەی بەڕێ زیاتر دەزانن بەڵام ڕەنگە لەناو خەڵکە زیاتر لە یەک جۆر باسکرابیان کێشەکەی هاوشێوە بێ ئەمانە چەند جۆر کێشەی هەیە و چارەسەری چۆنە و هەروەها دەبێت پارێز چی بێت بۆ ئەم کێشانە تاوان مایەسیری و قلیشانی کۆم دوو حاڵەتی زۆر جیاوازن بەڕاستی ینی زۆری نەخۆشیان کێت دانێ ئەمەلان معلوماتی نەبێت یەکسەریە دەڵێ مایەسیریمە بەڵام مایەسیری نەخۆشێکی ئەوەنگە ترسناک نییە ئەوەنگە بێزارکەر نییە ئەوەی کە بێزارکەرە قلیشانی کۆمە کە زیاتر باوە و لە خانمان زیاتر ڕۆیات ئەوی قەزایی دووجانی و مناڵبوونەوە سەخت دەکەوێتە سەر کۆم لە کاتی دووجانیە تووشی بریناری و قلیشانە بێت مایەسیری بە هیچ شێوەیەک پێویست بە نەشتەرگەری ناکات ئەمە باوە لە ناو خەڵکانی تر وازانەوەی کە مایەسیری هەبووە بێ یەکسەر عملیاتیکە لە دوو حاڵەتە عملیاتی ئەوێت حاڵەتی بەردەوام خوێن ڕۆیشتن ئەو خوێنەکەش تەمان خوێنێکی سووری گەشە لەگەڵ هەندێک جار ئەم دووانەی ناوێتە دەرەوە ئەگیرێت پێڵەن گیرانی مایەسیری دەرەجە سێ
آخر درجة طبعا أخذت يتدرو جيري أم دو حالته بيز بنشتريري أكاد براستي أجنا وكوتير هيج بيزار كردنيا نقبزي لقلا نحترام خورانی کۆمی لەگەڵا جار لاانە بێ لە 6 مانگە قەترێ و قەترە خوێندانێ ئەمی کە بێزارکەرە قلیشانی کۆمە قلیشانی کۆم ئەنی نەخۆشکە بەڕاستی ژیانی لە تاڵە بێت ئەنی بەردەوام قەبزە بەردەوام ئازاری هەیە لە احترامن لە توالێت خوێندانێ و خورانی ئەبێت ئەمە ینی وای لێت نەخۆشکە هەندێ نەخۆشەی ترمانەگرێ لە خواردن هەر ناخوات لە بەرەوەی بیر لەو سەریەکاتەوە بیر لە دانیشتەکەیەکاتەوە چارەسەری زۆر ئاسانە حاڵەتێکمان هەیە پێڵێن تازە ینی قلیشانی کۆمی تازە حاڵەتمان هەیە پێڵێن قلیشانی کۆمی پیر پەیوەندی بە تەمەن و ڕەگەزەکەەوە هەیە کێشە ڕگەز مێ بەڵێن وتمان ئافرەتان زیاترە بەڵام تەمەن زۆر نەخێر تەمەن معڕزە لە هەموو تەمەنێکە ئەنی لە مناڵیشا هەیە لە مناڵی 2 ساڵیشا هەیە معڕزە ینی لە هەموو تەمەنێکە چارەسەرکردنی ئێمە مەحاڵەکەینە بیدایەتەوە دەرمانە بەکارێ هێنێ وەکو مەڵحەم و شافۆمانە بەس ئەگەر مزمین بێواتە پیر بێت تووشی حاڵەتێکم پێڵەن تەسەبوونەوەی کۆم ئەوە ئەتەقێ و چاگە بێتەوە ئەتەقێ و چاگە بێتەوە کۆم چی لێت گرژ بێت کە کۆم گرژ بوو تر ئەو حاڵەتە ینی لە عیلاجا نامێنێ بەڕاستی ئەنی نەخۆشەکە تر حاڵەتی زۆر بێتاقەدە پێست بە نەشتەرگەری ئەکاتم دەستان خۆش بە دکتۆر دەمە بێم و سەرباسی بابەتێکی دیکە پەیوەندی بە گەدەوە هەیە و لەم دوایانەیدا یاخ با بڵێن لەم چەند ساڵی کۆتاییدا لە کوردستانیش بە تایبەتی زۆر بینیمان کە بابەتی بچووکردنەوەی گەدە بۆ چارچەرکردنی کێشەی قەڵەوی زیاتر ئێمە بەم جۆرە بینیمان و لە هەمان کاتیشدا بەشێکی زۆر لەوان لە کەسایەتیەکانی پەپلی ڤیگەرەکان لە سوشەل میدیا و پلاتفۆرمە جیاجیەکان کە بینیمان ئەم بابەتیان زۆر شیرین کرد لە لای خەڵکی کە بۆ ئەوەی کە کەسێک لە شولارێکی تەواوڕێک و تەنانەت لە ناو خانمانە ستاندارد و وەک مۆدێلەکانیان هەبێ بابەتی بچووکردنەوەی گەدە ئایا خودی خۆی ئەم بابەتە ئەم چارەسەرە جوانکاریە بەتەنها یاخود پێشوەختە هەر هەبوو بۆ هەندێک کەسێ وەک پێویستیان پێێتی مەرجێ جوانکاری بێ لە هەمان کاتیشدا ئەو بەشەی کە لە گەدە دەکرێتەوە کە دەڵێن گەدە بچووک دەکرێتەوە ئایا خۆی گەدە ئەو بەشەی زیادە کە لی دەبڕێت و دواتریش حاڵەتەکانی بە دوای دادێت چۆنە و کێن ئەوانەی کە دەکرێت من بە کۆی بابەتەکان پرسیارەکەم ئاڕستی بەڕێستان کرد بۆی ئێوە بەتەواوەتی ڕوونکردنەوە بدەن تەمان بڕینی گەدە دوو بەکو بەڕێزت باس کرد دوو ناحیەگرێتەوە یەکێکیان جوانکاریە هەدەفەکە ئامانجەکە وەکیشان تەندروستیە ئامانجەکە مەسەلەن نەخۆشێک کێشی 120 کیلۆیە ئەم 120 کیلۆیە بەڕاستی لۆدە ئەنی زەختە لەسەر ئەژنۆکان لەسەر پشتی لەسەر سیەکان لەسەر ناوپەنچێک ئەم نەخۆشە بۆ نمونە ڕێجیمەکە دانابەسێ ئەچێ بۆ ڕاضە 5 کیلۆ دابەسێ باڵاشی بۆ نمونە لەوانە بێت 6 متر و 6 بێت ئەنی تو حسابی کە بزانە ئەمە چەندی زیادەیە ئەنی خۆی گەورەی وای ئینسان دروست کردووە ئەم ئەژنۆیەک و حسابی دەبڵی سارێ بۆ ئەکرێ ئەم لۆدی زۆر لە سەردانی و زۆر ئەنیشێت ینی ئێستا احترامە سیارە زۆر لۆدی بخەرە سەر وەزنی بکەرە سەر دەبڵەکانی عەزێتیەگە ئەژنۆی ئینسانیش خۆی گەورە وای دروست کردووە وەکو دەبڵ وایە تو ئەم وەزنە زۆرە لە سەر ئەمەژنوێت تەحملی ناکات تووشی داخورانە بێت تووشی کەمبوونەوەی لینجی ئەبێت نەخۆشکە بەردەوام پشتی ئێشێت خەوی مەزبوط نییە پرخەپرخی هەیە دانیشە و لە پڕێکە خەوی لێکەوتووە ئەمە حاڵەتی زۆر خەترە خاصەن لە پیاوانە ئەوانەی سایەقیەکەن جاریوان لە سارەیە لە پڕێکانەوانە بێ خەوی لێکەوێت بۆ ئۆکسجین تێر ناکات ئەم سیانی کە خی گەورە دروستی کردووە مقابلی ئەم جسمە نییە کە ئەوهەیەی ئۆکسسیجینی باتێ فریان ناکەوێت لە بەر ئۆکسسیجین کەمە چێ بۆ مێشک کۆکسسیجین کەم چوە مێشک وەک وایە غاز لە یابێ گێژە بێت لە پڕەکە خەویشی لێگە و تووشەی خواستە لە ژێر کۆنتترۆڵی خۆی نامێنێواتە سارە زۆریشمان بیستەوە ڕوویە لەبەرەوە هەر ناخەی جوانکاری نییە بۆ تەندروستی ینی نەخۆشکە زەختی هەیە شەکرەی هەیە
ئەمانە هیچی نامێنێت دوای ینی دوای قارچکردنی مایەی شێک لە هۆکارەکان هیچ زەخت و شەکرە قەڵەوی تۆ نەخۆشکە و کە گەڕانەوە 40 کیلۆت لێ کردەوە ئەنی دابەزی 40 کیلۆ ئۆتۆماتیکی زەختەکەش نامێنێت ئۆتۆماتیکی شەکرەکەشی نامێنێت زۆر نەخۆشێ نەماوە ئەجا بێژگەلەوەی ئەژنۆکانی سراحەتەکە بێژگەلۆی پشتی سراحەتەکە بەڵام یەک بەڵامی تایە ئەمە شمولی هەموو کەسێ ناکات خۆی ئەو بەڵامە گرنگە ئەنی قاعدەی خۆی هەیە و حساباتی تیان شتێکمان ئێمە خۆمان ئەیزانین بە ئینی نەکەین چکەمە بۆ هاوڵاتیان قساکەین شتەکەی پێڵێ BMI ئەنی بارستایی جسم بەرزی لەگەڵ وەزنە مقارن ناکرێ معادلەیەکە خۆمان دەریەکەین ئەم معادلەی ئەگەر شمولی کرد ئەتوانێ بیکە شمولی نەکرد ئیلا بێ ڕێجیم و ڕاستە نەخۆشێک 10 کیلۆی زیایە 15 کیلۆی زیایە 20 کیلۆی زیایە ئەمە ناتوانێت بە ڕاضە و بە ڕێجیم و بە دەرمان دایبەسێنێ بەڵام نەخۆشێک 50 کیلۆی زیایە 40 کیلۆی زیایە بەخوا قەت تەسەوڕ ناکەم ئەمە ئەنی زەحمەتە ناڵێم تەسەوڕ ناکەم بەڵام زۆر زۆر زەحمەتە لەبەرەوە نەک باری جوانکارەکەی باری تەندروستیەکەشی و ئەمە هەر لە کۆنیشەوە هەبوو ئەمە شتێکی تازە نییە بە وڵات تازەیە بەس ئێستا ناوێناوە قارسی گەدە کاتی خۆی بۆ نمونە نەکاتی خۆشی ئێستاش ئەوانی کە سەرەتانی مەعیدەیان هەیە بۆ نمونە جاریوە گەدەکە هەمووی لابین جاریوە 3 ڕوبعی لابین ئەنی ڕوبعێکی هێڵیتەوە ڕەبتیەکەینەوە بەکۆ بەڕێ خۆڵەوە ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە نەخۆشەکە دوایی تووشی چی لێت زەعیفبوو نەبێت ئەمە خۆ عیلاجیە ینی وەکو نەخۆش وەکو ئەمەلیات بەس دوای کە سەیران کرد ئەم حاڵەتە کرا بە قاعیدەیەک وانی کە قەڵۆن ئەنی ئەمە هەرانەی کە قەڵەی لە ڕادەبەدەریان بێسا ڕادەبەدەر پێڵێن تەغیر مەسار ینی ڕێڕە و گۆڕین بەڵە بۆی مەبەست بوو چەند جۆری هەیە پێما بە جۆری ئەم نەشتەرگەریە جیاوازە بڕینوان هەیە قارسی گەدەمان هەیە لەگەڵ ڕێڕە و گۆڕین ئەم ڕێڕە و گۆڕینە ناڵێم هەر بۆ کامیان سەلامەتترە دکتۆر وەڵی بەگشتی نەخێر بەگشتی چەند مەجال هەبێ قارسی مەعیدە سەلامەتترە ڕێڕە و گۆڕین نەقسی ڤیتامیناتیان توش ئەبێت نەخۆشەکە زۆر خراپدا ئەوەزێت ینی جاری وایە لامێ پەشیمان بێ کە کردێتی ڕاستە چونکە دکتۆر لە دوایی بچووکردنەوەی گەدا کە نمونە دەبینین و زۆر هەندێک هەیە هەر لە هەمان ئەم کەساتیە دیارانەکە وتمان کەساتی گشتین پەبلیک فیگەرن دەبینین بە ڕادەیەکی لە ڕادەبەدەر زەعیف بوون و دوای ئەوە باس لەوە دەکەن کە دەبێت ئەم کەسە تەواوی ژیانی لەسەر پێک هاتە تەواوکاریە خۆراکیەکان بژیواتە بابەتی ڤیتامین و مینرەڵەکان و ئەمانەکە ئەمەش دیسان ڕەنگە وەکو کەسێکی لێبێت و جۆرێک بێت لە نەخۆشە درێژخایانەکان کە بەردەوام ئەو چۆن حەبی شەکرە و زەختی خوارەسە بێ حەبی ڤیتامینەکان بخوا بۆ ئەمانە وەڵام چێە ئەمە بە هەڵە جۆری نەشتەرگەریەکان بۆ هەڵبژێراوە یاخود شتێکی گشتیە نەخێر قارسی گەدە ئەو حاڵەتانی بەڕێزت باسی کرۆ کە نەقسی مەعادن و نەقسی ڤیتامینەزوانە نسبەتەکەی زۆر زۆر کەم ڕۆیات باشە بەڵام ڕێڕۆگۆڕین کە وتم لەگەڵیانین لە ڕێڕۆگۆڕینە بەڕاستی هەموو ڤیتامینەکان B12 ئاسنە دیە زینکە هەرچی مینەڕاڵوانە هەمووی تێگەچێت و نەخۆشکەش بە شێوازێکی زۆر زۆر خراپ داوەز ینی جاری وایە خۆی ناناسێتەوە ئەنیا خۆ حاڵەتێکی لاانە بێ دەرونی توش بێت باشە بەس لە قارسی مەعیدەیە حاڵەتەکان زۆر هادێ داوەزێ نەخۆشەکە وەنێ لە قڕێکە کێش داوەزێ و نەقسی ڤیتامیناتی زۆر کەمە لە قارسی مەعیدە سەلامەترە بەڵێ دەستان خۆش بێت بابەتێکی دیکە تەوان لەگەڵ بەڕێستانەوە بەپێی پسپۆرەکەتان زۆر زۆر شدەیە حەز دەکەم بەهاسیکەم لەگەڵ بەڕێستان و پێش بەرنامەش زۆرمان پرسیار لێ کردی بەس لەبەر کاتی پرۆگرامەکە هەندێک بابەتەکان زوو دەگۆڕم یەکێکی تر لەو شتانی کە حەز دەکەم باسی کەم سەبارەت بۆ کەسانی کێشەی خواردنیان هەیە دکتۆر جا بەگشتی ئەوەی کە زۆر ئەخوا ئەوەی کەم ئەخوات ئایا ئەمە پەیوەندی بە ڕاهێنانی ڕێخۆڵەکانەوە هەیە پەیوەندی بە ستایلی ژیانی ئەم کەسەوە هەیە چونکە هەمانە زۆر زۆر لاوازە و ناتوانێت خۆی کێشی سەر بخە هەمانە پێچەوانەوە زۆر قەڵەوە هەر بە هەمان کێشەی ئەبەی کە ڕەنگە پەنابەرێتە بەر نەشتەرگەری ئەوانە بەڵام هەیە لەو ئاستەشانیە لەو بینەماوەتەوە کێشی دانابەزێ و هێشتا ماویشەتی بۆ نەشتەرگەری بۆیە بەگشتی ئەمانە چی بکەن؟ قەزەی کێش وەزن با بڵێن یەکەم
ئێمە بەعام باسیەکەین خواردنەکان تەسیری هەیەوە تەکیت هەموو ئەمان ئەیزانین و شتێکی عامیشە چەوریە شیرینیە ئیشی هەویرە مەشروباتی غازی وەکو بیپسی کۆلا و تایگەر و ئەم حاڵەتانەیە لەگەڵ کەم جوڵەیە بەڕاستی ئەنی نەخۆش هەیە ئێوە زعیف بێت بۆ نمونە کێشی دابەزێنێ پارێزەکە حەبیش بەکارێنێت بەس جوڵەی نییە یان عکسەکەی جوڵەی هەیە ڕاضاکە حەب بەکارێنێ بەس پارێز ناکات ینی ئەمە پاکێجێکا بێ هەمووی بەیەکەوە بێ یەکەم ڕێجیمە دووەم وەرزشە سێم بەکارهێنانی دەرمانە باڵێن ئەمانە هەمووی بەیەکەوە وەکو دابەزانی کێش بەڵام دابەزانی کێشی وەکو ئەوەی 10 کیلۆ 15 کیلۆ 20 کیلۆ باسەکەین ئێمە باشە قەزەی زعیفی بەڕێز دوتت هەیە زعیفە و قەڵەو نابێت بەڵێ کێشی زیان ناکە ئەمانە زیاتر زۆر شتەگرێتەوە بڵێم سەبەبەکانی کەمیان جیناتە بازێ جار بۆ نمونە هەیە لە عیلەکەیانە مەسەلەن دوو زەلامیان قەڵەوە دوانیان نۆرمەڵە ئەیشان زۆر زۆر زعیفە ئەمە شەر نییە بچێتەوە سەر دایک و باوکی لاوانی بچێتەوە سەر جیناتی تری سەر خاڵی سەرمامی شەر نیانی عیلەیەکە دایک و باوکەر چی تۆ زەفراوانتر بگەڕێن لە عیلەکەیانە شەر نییە وەکو ئەوان دەرچێت دووەم سترێس و قەلەقی و مەشغوڵبوونی مێشک سێم نەخۆشەکانی گەدە نەخۆشەکانی ڕیخۆڵە بە عام باسەکەین وەکو هەوکردن وەکو ئیلتیابی قۆڵۆن و ئەنجا یینە سەر نەخۆشی شەکرە با بڵین ئەگەر هەبێت چکم نەخۆشەکە هەرخوا و هەر زعیفە بێت هەرخوا و هەر زعیفە بێت لەگەڵ بەکتریای گەدە کە باسمان کرد ئەم هۆکە سەبوو دەستخۆش دکتۆریان چەند شتێک کۆتاییەکەی ئەگە بەڕێستان گونجاو بێ پێتان دەڵێم و تەنها ئەگەر یەک چارەسەریش بێ پێمان بڵێن بۆ ئەم حاڵەتانەکە لە کەسەکانە هەیە لە بابەتە زۆر باوەکانی ئێستەیە بە نمونە بۆ کەسێک ئەگەر بەکتریای گەدەی هەبێت چی بکە بەکتریای گەدە چارەسەر بەکارێنێ لەگەڵ پارێزەکات بۆ ژنێ خۆی جیاکاتەوە لە عائیلەکە بەس ئەتوانێت قاپ و کەوچی جیاکاتەوە بەڵێ ئاوسانی سکو بوونی غازاتی زۆر فاسێکی بەکتریای گەدە دوورکەوتنەوە لە پاقلەمەنیەکان دوورکەوتنەوە لە داو دەرمان و بەهارات سترێس قەلەقی کەم کاتەوە ئاو سەوزە میوەکان زۆر زیاد بکات دڵ تێکەڵاتن و گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ ناو زۆر بەرفراوانە بەسەری شمولی زۆر شتەکات شلبوونەوەی قفڵی سورێنچک دەرگایەکمان هەیە لە سورێنچکە بەجار ش لەدا ناخرێت خواردنەکان لەگەدەوە کە هەزم کراوە ترشەڵۆ گەڕێژە تاوان لێرە دزاکەەوە ئەگەڕێتەوە بۆ سەرەوە بێ بە ترشەڵۆک یەکێک لە سەبەکانی تر بەکتری مائیدە یەکێک لە سەبەکانی تر حاڵەتێکمان پێڵێن فتقی گەدەواتە بەشە لە گەدە ئەچێتە ناو سورێنچکەوە ئەمە سەبەکە خواردنەکانیش تەقن خواردنەکان بە ئام ماستە شیرینیە بەهاراتە ئیشی هەویرە چای شیرین و گەرمە ئەمانە هەمووی بێ بە ترشەڵۆک زیاتر بوونی قرقێنە حاڵەتێکی ئەحراجکەرە بۆ ئەو کەسێک کە هەیەی ئەو چی بکات بەکتریای گەدە و خوو دەسەکان خۆش بێ دکتۆر زۆر زۆر سپاسەکەم دکتۆر ئاری زۆر خۆشحاڵم لەگەڵتانە ماندوو نەبن وەکو بەڕستان پێشیش باسمان کرد ئێوە لە هەرجێ لە هەر شوێنێک بنزانیاری خۆتان دەبەخشن ئێمە پێتان سەربەرزین و هیوادارم هەمیشە سەلامەت بن زۆر سپاس بۆ بەڕێزتان ساغ بێ و هەر سەرکەوتوو زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەڕێستان پرۆگرامی ئێوارەی سێوانی پێشکەشکردن لەگەڵ دکتۆر ئاری بەڕێزیان کە پسپۆڕی نەشتەرگەری گشتی و جوانکاری و بەشێک لەو پرسیارانەمان ئاڕاستی بەڕێزی کرد کە هیوادارم بۆ ئێوەش وەڵامەکانی جێگەی سوود بوو بێ و هەروەها تا پرۆگرامێکی دیکە تا میوانێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم سپاس بۆتان